باشە خەڵک دەڵێ ئەوەندە بەحسی خواردنی بەهەشت دەکرێ دەبێ ئەمە لە بەهەشتێ برسیمان بێ لە بەهەشتێ لە حیاتی خۆت برسید نابێ یان تینود نابێ چونکە ئینسان یەک جار کە لە ئاوی کەوسەری خواردەوە لە حیاتی خۆی تینووی نابێتەوە بەڵام کە دەخۆین کە ئاو دەخۆینەوە کە خواردن و میوەجات دەخۆین فقط بۆ ئەوەی ئینسان بۆ خۆشی خۆی دەیخوا دەناخۆ برسی نییە سەبارەت بە پاشەڕۆ پیساییکردن و شتیوان لە بەهەشتێدا نییە ئینسان بە هیلاک سوێ لە دنیاە نیوەی ژیانمان کەوتۆتە ئاو دەستێ بەڵام لەوێ ئەو هەموو خواردن و خواردنەوەی دەخۆی تەنها نەرمە ئارەقەیەک دەکەی کە ئەو ئارەقە بۆنی میشتی لێدێ بۆنەکەی زۆر دڵخۆشکەرە هەرچەند خواردنی دەخۆی بخۆ ئەو شتە پیسە نامێنێ لە بەدەنی ئینساندا حتا پیا و چڵمی نییە لیکی نییە پیسایی نییە میزی نییە ئافرەت بە هەمان شێوە پاک و خاوێن ئەو شتانە هیچ نابینێ ئەو کار ئینسان خاوێن و پاکژە خوای پەروەردگار لە سوورەتی زوخرفدا دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إنك لك ألا تجوع فيها ولا تعرى قال لنا بهشت دا برسيد نابا يا أو پوشاكت نادره بچيچ بكري پوشاكت نادره كپوشاك أهلي بهشتي لدارك بهشت دروس كراوه وخواي پروردگار دفرمي وأنك لا تظمأ فيها ولا تضحى لحياتي خوت أتو جارشي ترتينود نابي وبرسيد نابي توا أو لباسي لبريدكين خوش شويستان أو موضوعي ماسي و میوەجاتی بەهەشتێ بەڕاستی ئەوانەی دنیا هەر تەمسیلێکە هەر وێنێکی بەسیتی ئەوەیە تەماشا دەکەی ماسی ئێرە بۆ گەنی بووە تێک چووە بە زەبری بەفرێ بۆنەکەی شاردۆتەوە ئەمە دەچین دەیخۆین دەڵێن بەخوا بەتامە یان ماسی لە هیندستانەوە دێن لێ نووسراوە مەذبوحە بطریقة الإسلامية ماسی هەر سەربڕینی لەسەر نییە لە شەرعدا بە هەر نوعێک بێ ئەمە پێکمان هێناوە لە دنیا بەس لەوێ دەزانین کە فعلا ئەو خواردنانەی دنیا تەنها وێنەکی بەسیتە سەبارەت بە لیباس ئەو جلکەی ئێمە لەبەری دەکەین حەریرە نەک ئەو حەریرەی کە ئێستا هەیە حەریرێک هەیە لێرە خەڵک لەبەری دەکا لە بازاڕی ئەو حەریرەی وێ ئەو حەریرە تەزویرە واتە ئەو حەریرەی کە ئێستا لە بازاڕ هەیە حەریر نییە تەنها پۆشاکێکە ناوی حەریرە حەریری بەهەشتێ زۆر نەرمە بێ حیساب نەرمە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی مسلمان کە لە دنیایە ئەو حەریرەی لەبەر کاکە لەسەر پیاوان حەرامە لە بەهەشتدا لەبەری ناکا گە بچێتە بەهەشتیش بۆیە حەریر بۆ پیاوان نییە حەریر خاصە بە ئافرەت بۆی هەیە لەبەریکە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وجزاؤهم بما صبروا جنة وحريرا پاداشکیان دەدەینەوە بە بەهەشت لەگەڵ ئەو جلگو بەرگە کە پێی دەگوترێ حەریر